ئێمە باسی ئەو هەوپەیمانەتەیە کرێت ئەو کورسی بزوتنەوەی گۆڕانکە لە پەرلەمانی کوردستانە هەیە تا ئەم ساتە ئێمە بەیاننامەیەکیش دەرکراوە کە بە فەرمی گفتوگۆی ڕاستەوخۆ لەم بابەتە نەکراوە و هەر گۆڕانیش نییە کورسی لە پەرلەمانی کوردستانی بەڕێزینە بڕۆن تحقیقەوە کۆمەڵی ڕۆژنامەنووسی دیار و بنکۆڵکارن و ئیعلامی گرنگە لەم هەرێمە بزانین چیتر هەیە کورسی هەیە چیتر هەیە خاوەنی کورسیە و گفتوگۆ بەڵام بابێتە سەر گفتوگۆ ئێمە قسەی جدیەکەین بەڵام تا ئەم ساتە بۆ گفتو حتا من شتێکیش بە ئێوەی بەڕێزی شەڵم بەڕاستی پەیوەندی نێوان یەکێتی و پارتی لەسەر کورسی پەرلەمانی نەوەساوە خۆ لە ڕابردووە یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕاستەوخۆ دوای هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بوو پارتی و ئێمە تەعامل لەگەڵ کورسیەکەین ئێستا کورسیەکان هاوتا بوون لە یەکتری ئێساڵن نەوەڵات تەعامل لەسەر لەگەڵ هێزی یەکێتیەکەن وەکو خۆی ئەم بابەتە گەورەترە لە کورسی پەرلەمانی ئەوەی لە ڕابردوو شەهابوو ئێمە تەعامل لەگەڵ واقعەکەین کێشەی نێوان یەکێتی و پارتی کێشەی نەمانی متمانەیە کێشەی ئەوەیە کە ئێمە گرفتمان هەیە لە ئیدارەدانی ئەم حکومەتەیە گرفتمان هەیە لە ئیدارەدانی حکومڕانیە ئێمە پێویستمان بە گۆڕانکاری هەیە لەسەر ئاستێک کە بتوانین خزمەتی ئەو خەڵکە بکەین نەعەدالەتی جوگرافی نەمێنێ بتوانین هاوڵاتیەک لە کەلار و هاوڵاتیەک لە کفری و لە زاخۆ بتوانێت بە یەک چاوسێرکری و نەعەدالەتی نەمێنێت